لە سەرەتای پرۆگرام ئاماژەم بە بابەتێک کرد باسی هەستی هاوکاری و هاوکاری مرۆییمان کرد بە تایبەت با من زیاتر قوڵی بکەمەوە لە ناو کوردستانە کە چەند دەباوە لە کۆنەوە ئەم هەستە لە ناو خەڵکە هەبووە یارمەتی کەسانێک کە توانای مادیان لە ئاستێکی نزما بێت ئەو هەمووان تا ڕادەیەک ئەو هەستە ئەرێنیەمان هەیە کە واگەر بە پاڵپشتی مادیە معنەویش بێت دەستی هاوکاریان بۆ درێژ بکەین. ئێمە لەم بارەیەوە بۆ چوونی چەند هاوڵاتیەکمان وەرگرتووە ئەوان یاخود بابەتەکە هاوکاریکردنەکە زۆر بە دڵخۆشی وەرەگرن و بە ئەرێنی وەڵامێنەوە ئەیانوێت لە هەر شوێنەکە بە بەشداری کەمپینێک یاخود هەر پاڵپشتیەک بەبیکەن بە تایبەت کاتێک کە باسی نەخۆشیەکرێت باسی نەخۆشخانەیەکە کرێت کە تایبەتە بە توشبوانی شێرپەنجە لە کاتێکا کە دەرمان کەمە بێت و یاخود پێویستیان بە پاڵپشتی زیاترە ئەو هەر کەس گوێی لێبێت ناوێت خۆی بە دوور بگرێت لە هاوکاریکردنی بەڵکو بە پێچوانەوە گەل لە ڕووی مانەویشەوە بێت هاوکاریە کەرەگەیەنێت. پێت چۆنەکە هاوکاری ئەو جۆرە کەمپینانە وڵات هەموو شتێکی هاوکاری بۆ چ بۆ نەخۆشی چ بۆ لێ قەوماوان چ بۆ کەم دەرامەتان ئەوە شتێکی مرۆڤایەتیە و شتێکی باشە هەموو کەسێتەی دێکە هەموو کەسە پێی خۆشە. ئەسا بەشدار بووی لەو جۆرە کەمپینانە جەناب؟ وەڵای من بەشدار بووم بە ژێرەی توانای خۆم بەس وەکو سیاسیەک وەکو ملیۆنەرێک من ملیۆنەر نیم من بە ژێرەی ئیمکانێتی خۆم کەمپینی خۆمم هەیە خەڵکم هەیە خۆم یارمەتیەم. ئامادەی هاوکاری نەخۆشان ئەو کەمپینانی کە بۆ زیان لێکەوتوانی ڕووداوەکان ڕاگەندێ هاوکاریان بکەین ئەتوانین ئەروەڵە بە توانای خۆمان ئەتوانین هاوکاریان بکەین هەموو بە هەموو شێوەیە. کارەکەی چییە؟ بەهی مایوەڵا بۆ ئەوەی فەقیرن نەخۆشن یان فەقیرن ئەوانە مەجبوری یارمەتیان بێن یانی چی ئیسلام یانی چی مەجبوری یارمەتیان بێ بە قسە بێ بەکردەوە بێ بە معنەوی بێ بە هەموو شتێ بێ. ئێستا بەشداریت کردو لەو جۆرە کەمپینانە؟ کچم هەیە خۆم ماڵان گەڕین معاشی تایبەتیان بۆ برین بۆ هەتی و بۆ ئەوانش. وەڵای ئەگەر دەسەڵاتمە بێ بۆ ئامادە نیم چێ لەوە باشتر جا ئێمە ئەگەر هاوکاری یەکتر نەکەن هاوکاری کێ بکەین ڕابڕێزەکەم. من وەکو هاوڵاتیەک ئەم شتانم پێ خۆشە و ئامادەشم ئامادەیەکە زیاتر لەبەرەوەی بڵێم کارێکی مرۆییە هەم خۆش پێی خۆشە هەم ئەو کەسەش دڵی پێ خۆشە بێ هیوادارم یعنی خەڵک هەمووی چاو لە یەکتری بکە لەو ناحێ باشەی کۆمەک بۆ ڕیایی نەبێ بەڵام بۆ لەبەر خاتری خوابیکەی باشترە. عیبی نێ و زۆر باشە ئامادەم حەزەکەم هەموو کەس یارمەتی بە نەکەر من. جگە لە هەستی هاوڵاتیان کەسانێکی دیکەش هەن کە کارێک ئەکەن ئەیانەوێت لە ڕێگەی بەرهەمێکیانەوە یاخود ئەو پیشەیە ئەیکەن یان ئەو کارێک کە هەستاون پێی بەرهەمەکەی تەنها بۆ خۆیان نەبێ بەرهەمەکەشی دووبارە ببەخشنەوە بەو کەسانە. کەسێکی ئەزیزمان لایە تایبەت کە ئەویش گۆران شاخەوانە هەر پێشتر هاوکاری خۆمان بۆ هاوکار بۆ لە کوردستان 24 ئێستاوەکو نووسەر و پەرتوک نووس کا پەرتوکەکەی بەناوی ئەمریکا لە چاوی پەنابەرێکدا ئەناسێنم ئەو بڵاوی کردوتەوە کە گۆران بەخێر هاتی. زۆر سپاس ماڵی خۆتە هەر سپاس بەخێر بێ پێم خۆشە پێش هەموو شتێک پیرۆزبایی چاپکردنی و پەرتوکەت لێ بکەم. زۆر سپاس هیوای سەرکەوتن بژیت. هەستێکی چۆنە بۆم بەیانی هاتیتەوە بۆێرە؟ وەڵایی هەستێکی خۆشە چونکە لە ماوەی ڕابردوو کە من نزیکەی 15 ساڵ لە بواری ڕۆژنامەوانی کارم کردیە لە ڕاگەندرایی بینراو ئێرەوە قوتابخانەیەک بوو بۆ دەست بەکاربوونم کە لە دەستپێکەوە لەگەڵ کوردستان 24 بووم ئەمڕۆ بەهاتنەوەم وەکو میوان وەکو پێم نێرنە هەستێکی خۆشە تەواان سەرکەوتوو بی هەڵبەت کوردستان 24 ماڵی هەمومانە دەست خۆش. جا پێم خۆشە باسێکی پەرتوکەکە بکەی ماوەی چەندێکە دەستی کردو بە نووسینی بە گشتی ناوەڕۆکی پەرتوکەکە باس لە چیەکات هەرچەنە ناونیشانەکەی ڕوونە بەس زیاتر بۆم ڕوونکەرەوە دواتریش لەسەر تەوەری پرۆگرامەکە قسەی لەسەرەکەین. طبعاً ئەمریکا لە چای پەنابەرێک ئەمە دووەم بەرهەمی چاپکراوی منە ماوەکی زۆر سەرقاڵ بووم نزیکەی 3 ساڵە بێ جێڕانەوەی مێژووی ئەمریکایە بە جۆرێک کە خوێنەر کاتێک کتێبا خوێنێتەوە دەچێت ئەمریکا گەشتێکەکە بەخەیە دەچێت مێژووی ئەمریکا هەمووی قۆناغەکان یەک بێک
یعنی لە هەر شوێنێک بۆ نمونەچێتە بەشدار دەبێت لە کاتی شۆڕشی ئەمریکا ڕاپەڕی نەکرێت دژی ئیمپراتۆریەتی بەریتانیا دەچێتە ئاهەنگی سەر بەخۆی کە دەوڵەت دامەزرێ دەچێتە ناو ژیان و شارستانێت و کە لە پووری ئەمریکا دەچێتە تایم سکوێر لە نیویۆرک دەچێتە دوورگەی هوایی دێتە کالیفۆرنیا لەنێو ئەو هەموو قۆناغە سەختانێک کە گەلی ئەمریکا تێدا تێپەڕیوە لەنێو هەر ڕووداوێکدا جارجار بە فلاش باک دێتەوە کوردستان ناو ڕووداوەکانی کوردستان ناو ژیان و شارستانیەت و مێژ و کللتوری کوردەواری ئەنی بە جۆرێک ئەو کتێبە لەبەرەوەی هەموو قۆناغەکانی ئەمریکای کۆکراوەتەوە هەر قۆناغێک لەم قۆناغانە بەدەیان کتێبی لەسەر نووسراوە بەڵام من هەستاوم مێژووی ئەمریکان پخوت کردوێتەوە بە تێر و تەسەل بۆی کاتێکە خوێنەرێک بتوانێت هەموو ئەو زانیاریانەی کە هەنا لەسەر مێژووی ئەمریکا لەسەر ژیان و شارستانێتی ئەم گەلە لەم کتێبە بە خوێندنەوەی ئەم کتێبە بەدەست بێنێت کەواتە خوێنەرە بێتە گەشتیارێک لە مێژوو ئێستا و داهاتوی ئەمریکا طبعا نتوانێ وها باسی بکەین بە فکرێکی ڕۆژهەڵاتی دەچێتە ڕۆژاوە تێکەڵ دەبێ بەریەکەوتەیەک هەیە و هەروەها کۆمەڵێک لێکچوون هەیە لە بینی گەلی ئەمریکا و کوردستانیشدا یعنی بەبێ ئەوەی بڵێن ئەو کتێبە بێتە بەراوردکاری نییە بەڵام کاتێ ئەچێت ئەوێ ئەبینیتیان هەر لە قۆناغێکە خوێنێتەوە بۆ بوونە کاتێ تازە خاچی ئەمریکا دۆزرێتەوە خوێنەر وا هەستەکە لە کوردستانە ئەوانیش گەلێکن خاکەکەیانە دۆزرێتەوە دواتر داگیرکە ڕووی تێدەکا خاکەکەیان داگیرەکە ئەنی خوێنەر کاتێ ئەم قۆناغە خوێنێتەوە بەبێ ئەوەی من باسی بکەم ئەو دێتەوە ناو کوردستان خاچ کوردستانی بیردێتەوە کە خاکەکە داگیر کراوە خەڵکەکە شەیدای سەر بەخۆینە بە هەمان شێوە گەلی ئەمریکاش باشە ئێستا لە ئەمریکا تۆ سەرقاڵی چیت جگە لە نووسین من سەرقاڵی خوێندنم تابی ماستەرم سەرکەوتوو و لە ئەمریکاش ئەوە نیە هەر بخوێنی و دابنیشی دەبی کار بکەی بەڵام ماوەکە من لە کای ڕاگەیاندن دەرفەتەکان قورسترن یان ئاسانترە زۆر قورسترن طبعاً چونکە لەوێ جیالەوەی مەسەلەن تۆ کارەکەی ئەخوێنی ئیدی دەبی کار بدۆزیەوە زۆر زەحمەتە لێنی ئەو کاتە بەتاڵە نییە ڕاستە من لە نووسینی ئەو کتێبە بەڕاستی کاتەی نزیکەی 3 ساڵم پێویست بووە تاوەکو توانیم بەڕێک و پێشی بگاتە قۆناغی چاپکردن بە هیوای سەرکەوتن بەردەوامی وی شەڵڵا خەرمان بەرەکەت بێ و نەوەستی باشە گۆران بۆ پێی کە تۆ لەوێ هەر کارت کردو و نووسیوتە بەڵام ئەوەن بەپێی نووسینەکانت بەپێی ئەو کاری کە ئێستا هەستاوی پێی کە هاوکاریە بۆ نەخۆشخانە بۆ کەسانی کەم دەرامەت ئەوەیە کە تۆ دانەبڕاوی لە کوردستان واتە خەمخۆرێکی کوردستانی خەمخۆرێکی هاو نیشتیمانیەکانی خۆتیت چۆن بڕیارتدا داهاتی ئەم کتێبە ببەخشی بەوان ئەوەن داهاتی ئەم کتێبە پێشکەشم کردووە بە سندوقی کۆمەک بۆ توشبانی شێرپەنجە طبعاً لە نزیکەوە من ئاگاداری چوومە لە نزیکەوە هەندێک خێزانم بینیوە کە لەسەر سندوقی شێرپەنجە چارەسەریان وەرگرتووە بە تایبەت ئەو خێزانانی کەم دەرامەتن ڕاستە چونکە خەرجێکی زۆر هەیە بەشتەرگەری هەیە 4,000 دلار تەکلیفی کردووە پێچکان هەیە ئەوانەی کە زۆرەی شایەکە ئەیگیرن نزیکەی 900 دلار 950 دلارە چەند هەتا هەنێ پارچە حەبیان هەیە کە لە 1000 دلار کەمتر نییە کەمتر نییە بە تایبەت دەرزی ئەمانە بەڵام سندوقی شێرپەنجە کۆمەک بۆ توشبانی شێرپەنجە ئەنی منە لەگەڵ ئەو ئایلانەی کە قسەم کردووە بە خۆڕایی شتەکانیان بۆ کرا بۆیە من ئەو کتێبم کە داهاتی ئەو کتێبە ڕەنگە کەمیش بی داهاتێکی کەم بێ بەڵام بەخشین واتای ئەوە نییە تۆ پارەیەک ببەخشی گرنگ ئەوەیە تۆ چیت هەیە ئەوە ببەخشی ئەنی بەخشین بۆتە بەشێک لە کللتور لە ڕۆژاوە بەڵام لێرە بەداخەوە تاکو ئێستا بەو شێوەیە نییە جا من بە ڕەنگە لەوانەیە داهاتەکە زۆر کەم بێ بەڵام گرنگەوەی ببەخشین بتوانی ژیانی کەسێکی دیکە بگۆڕین دروستە هەمومان نتوانین بەخشین شەرتنی هەر پارە بێمە کاتێککە باسی بەخشی نەکرێ ئەمە فکرمان بۆ پاراچێ بەڵام هەر پارە نییە تۆ توانی ڕۆژنامە نووسی ئەو زانیاریانی هێتەک ببەخشی مامۆستایەکە توانێ و زانستی هەیە ببەخشی هەموو کەسێکە توانێ ببەخشی ئەوەی کە لە توانایدایە بتوانێ ببەخشی بۆیە من زۆر پێداگری لەسەرەوەکەم بەخشین و خۆبەخشی ئەو دووشتە کە بەڕاستی لە کۆمەڵگەی ڕۆژاوە بووتە کللتور بووتە بەشێک لە کللتور لێرە تاوەکو ئێستا ئیشی زۆر لەسەر نەکراوە کە دەکرێت ئەمە
وا بکەین زیاتر هەوڵی بڵین و زیاتریش چڕیکە شانە پێشتر هەبووە زۆریش زۆر هەبوو هەبوو نەبووتە بەشێک لە کللتوری دروستە ئەنی منستا و کتێبم چاپ کردووە داوانێ زۆر خەڵکەوی گوت بیتیجا داهاتەکە بۆ سندوقی شێرپەنجە بێ حکوومەتیشی چییە یان مەسەلەن بۆ پارێ بەڵام ئەوەی دی هەستی بەرپرسیارەتیە گۆران من پێم خۆشە تۆ هەر لەگەڵم بمێنیتەوە بە یەکەوە بە خێراتنێکی دکتۆریات نەقشبەندی بکەین کە بەڕێوبەری نەخۆشخانەی هیوایە هەم لەسەر هەڵوێستەکەی تۆ هەم لەسەر ئەو کەمپینەی کە ئێستا ئامادەیان کردو بۆ کۆکردنەوەی کۆمەک بە خێراتنی دکتۆریات نەقشبەندی یەکەم دکتۆر سڵاوت لێبێ ڕۆژێکی باش بۆ تۆ لە نەخۆشخانەی هیواوە لە گەڵمانی باسێکی کەمپینەکەمان بۆ بکە مشكلة ئەگەر دکتۆر گوێی لە من بێت دکتۆریات هاوکارانم دەنگی من بگوێزنەوە بۆ دکتۆریات کە بە شێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمە بێت دەنگتانی عفو ببوورە سڵاو لەبێت دکتۆر گوێت لە منە بێت باشە من لەگەڵ گۆران بەردەوامە بم تا ئەو کاتەی کە ئەگەڕێمەوە لای دکتۆریات سەبارەت بە کەمپینەکە قسەی لەگەڵەکەی باشە گۆران باسی ئەوەت کرد کە هەستی خۆبەخشی یاخود بەخشین لەوێ چۆنە و لێرە چۆنەی بینیت بەڕاستی لێرە دەبێ ئەمانە پاڵپشتێکیان هەبێ ئەنی ئەوەی من هەستم پێ کردووە لێرە ئەو پاڵپشتێ بەهێزەنێ لەوەی خەڵک بتوانێت یارمەتی بدەی لەوەی ببەخشەیان لەوەی کارێک خۆبەخشی بکە بۆ نمونە کاتێک کەسێک ئامادەیە لە سنتەرێکی زمان لە خەستەخانەیەکە لە قوتابخانەیەکە بە خۆبەخشی دەوام بکات دەبێت لە بەرامبەردا پاڵپشتێکی بەهێز هەبی بۆ نمونە لە ڕۆژاوە وایە بۆ نمونە لە ئەمریکا کاتێک کەسێک کاری خۆبەخشیەکە کاتێک تەقدیمی شوێنێکە لەسەر سیڤیەکەی نووسێ من لە فلانە شوێنە ئیشم کردووە بە خۆبەخشی 2 ساڵیان ساڵێک لە سنتەرێک لە شوێنێک ئەم سیڤە چانسی زیاترە و ڕێز لێگیراویشە ینی ئەو کەسە ڕێزی لێ ئەگیری ئەڵێن کە فلان کەسە لە فلانە شوێنە ئیشی کردو بە خۆبەخشیان ئەوەی بەخشیوە ینی ئەو پاڵپشتێ بەهێزەوە ئەکا خەڵکەکە زیاتر بەردەوام بێ بۆ منە لێرە پێم وایە پێشتر هەبوو کە مامۆستای خۆبەخش هەبوو یان مەسەلەن ئەو کارمەندانی تەندروستی بەڵام ئەو پاڵپشتێ بەهێزە نەبوو دەبێت چانسی یەکەم بۆ ئەوان بێ بۆ منە کاتێک قوتابیەک لە کاتی خوێندنا بە خۆبەخشی لە شوێنێک دەوامەکە کاتێک تەقدیمی زانکۆیەکە کاگەر زانکۆیەکە ئەهلی بێ ئەبێ چانسی سن دیسکاونتێکی بۆ بکەن پارەکەی بۆ کەم بکەن ینی لە بەرامبەردا و پاڵپشتیانە هەبێ پێم وایە دەکرێت زیاتر خەڵک ڕوو لە کاری خۆبەخشی بکاوە ببەخشێت ڕاستە ئێستش زۆر بە گروپ و بە کۆمەڵی زۆر هەیە گەنجان کە جاری وایە لە ڕێگەی ڕێکخراوەیەوە بێ یان زۆر جار هەیە لەسەر ئاستی تاکە کەسیش بێ گەر کۆمەڵیش نەبێ هەوڵیان ناوە بەڵام هەندێک جاریش گەنج هەیە بە ئەوەشمان لە یاد بێت و بە بیریان بینینەوە کە ئامادەیە هیچ لەبەرەوەی کارێکی نییە داهاتی هەبێت کاری خۆبەخشی ناکات بەڵام ئەمە تا چەند زیان لە داهاتوویە گەێنێ حتا ئەگەر پاڵپشتیشی نەبێت چ گرنگێکیە بێ بۆ خۆی بۆ یاخود بناغەدانانێکی پتەوی خۆی طبعاً کێشەکە لەوەیە لەبەرەوەی ئەگەر تۆ شتێکت کردە بەشێک لە کللتوری تۆ ئەو پاڵپشتیە بەهێزە هەبوو چاولێکەری دروستەبی لە کۆمەڵگەدا مەسەلەن ئەها کەسێک داهاتی خۆی بەخشی داهاتی کە داهاتێکی بچووکە بەخشە فلانە شوێنە کەسێک چاولەوەکە یان مەسەلەن کەسێک ئەچێ لە سنتەرێکی زمانە لە مەکتەبێکە کە خۆبەخشی ئیشەکە برادەرەکەی چاولەوەکە دێتەوە ناو مەسەلەن ئەمە ئەو هۆکارەوە ئاکا بچێتە ناو قوتابخانەکان ئاستا مەسەلەن بە قوتابیانمان هەیە دەبێ وانە فێر بکرێن ئەنی بچێتە نێو سیستەمی پەروەردە هەتا سیستەمی پەروەردە ئەم شتانە خۆی نەچێشێتە ناو سیستەمی پەروەردە ناتوانین بە بەرگێکی فراوان ناو کۆمەڵگە داگیر بکات دەبێت لە سیستەمی پەروەردەوە وا بکرێت قوتابیان وانەیان هەبێ لە قۆناغی سەرەتاییە وانە هەبێ مەسەلەی خۆبەخشی کاری خۆبەخشیە مەسەلەی ژینگەیە هەندێک شتن هەیە مەسەلەی خوێندنەوەیە بۆ مە کاتێک تەماشای وڵاتەی ڕۆژاواکەین لە فیلم ئاوینی بۆ نمونە کابرا لە ناو فارگۆنی شەمەندەفەرێکە لە وێزگەی پاسێکە کتێبێکی بەدەستە لە چاوەڕوانی یادەی پزیشکێکە کتێبێکی بەدەستەوەی ئەخوێنێت تۆڵی کاکە باشە و خەڵکە بۆ ئاخوێنێت و لای ئێمە خوێندنەوە بۆ گرنگی نەماوە طبعاً ئەگە بگەڕێەوە سەر سیستەمی پەروەردەوانە لە پەروەردەوە فێر کراون کاتێ مناڵێکی ساواتێتە ئەیبەن بۆ دکتۆرە
ڕاستە دکتۆرەکە دوای پشکنینە نامیرکەیەکی بە دیارەداتێ وای لێ دێ منداڵە تاوەکۆ دەچێتە باخچەی ساوایان و قوتابخانە دە 12 نامیرکەی هەیە کە گەیشتەوێن دەرسی خوێندنەوە هەیە لە ناو قوتابخانەکانە ینی ئەمە هەموو ئەبێتە بەشێک لە کللتور ئیدی تا نەوە بنەوە گوازرێتەوە باشە ئێستا دکتۆریات بە شوێکی ڕاستەوخۆ دووبارە بەردەوامە بین لەگەڵی زینەگەرم ئەم جارە گوێی لەمان بێ دکتۆریات سلااوت لێبێ گوێ لە دەنگی منەگاتە لای تۆ ڕۆژێکی باش بۆ تۆ بەیانی ئێوە بینەران باشتر سپاس دەکەم باشە دکتۆر سلااوت لێبێ و دووبارە پێم بڵیتەوە باسێکی ئەو کەمپینە بکەی بە گشتی کە ئەنجامەدرێ بۆ نەخۆشخانەی هیوا بۆ تووشوانی شێرپەنجە کە هەڵبەت توانایە خود کاری خۆبەخشی ئێوە وە زۆربەی کارمەندە خۆبەخشەکانیشتان لەبەر چاوە گیرێ بەڵام لەگەڵەوەشدا بەهۆی زۆری نەخۆشەوە بۆ ئەسەر ئەو نەخۆشخانەیە بەردەوام پێویستان بە دەرمانە بێ کەواتە ئێستا ئەو کەمپینانەی کە ئەکرێ بۆ نەخۆشخانەی هیوا لە چه ئاستێکدایە پێشەکی سپاسدانەکەم خۆی بابەتی کەمپین بۆ نەخۆشخانەی هیوا زۆر جار ئەتوانم بڵێم هەمە جۆرە و هەمە لایەنەیە بەشێکی بۆ نمونە زۆر جارۆک و نەخۆشخانەکان بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوەکان یاخود لەگەڵ کەسایەتیەکان یاخود لەگەڵ لایەنە حکومی و ناحکومیەکان زۆر جاریش ئەتوانم هەستکردن بە پەرپرسیارەتی لەلایەن هاوڵاتیان خۆیان هەڵدەسن بە ئەنجامدانی ئەو کەمپینانە ئەوەی بەلای ئێمەوە گرنگە نەک تەنها لە کوردستان بگرە لە هەموو جیاندا بەو شێوازەوایە شێرپەنجە ئەتوانم بڵێم تێچوویەکی گەورەی پێویستە زۆر جار پێویستی بە لایەنی خێرخوازی و هاوکاری دەرەکیە بەدەر لەو بوجانی کە بە شێوەیەکی فەرمی بۆی تەرخان دەکرێت و ئەمە لە وڵاتانی زۆر پێشکەوتوش بەو شێوازە وایە و بێگومان ئێمە هەمیشە وتومانە ئەو شێوازی کەمپینانە دەبێت بە شێوەیەکی منەظەم و بە شێوەیەکی شەفافانە بێ و بە شێوازێک بە لە شێوازەکان کە 100% توانین سوود بە نەخۆشەکان بگەێنین چکە زۆر جار دەوترێت ئێوە ئەو کەمپینانی کە دەکری یاخود ئەوانی کە باز دەکرێت ئایا هەر دەدرێ بە دەرمان ئەبێ هاوڵاتیان لایەنەکان بەرچاوڕوون بوون کە خزمەت گوزاری تەندروستی تەنها بریتی نییە لە دەرمان ئامێری پزیشکیە زۆر جار دروستکردنی بەشی بینای نوێ یاخود نوێکردنەوەی بەشێکە لە بیناکە چکە بێگومان ئەو قەیرانەی کە ئەم ناوچەی گرتووەتە و ئێمە ژۆک و هەرێمی کوردستان و حکوومەت بەدەرنی لەو قەیرانە بێگومان بۆتە هەوەیەوەی کە کاری کردوتە سەرەوەی کە ئێمە گرفتی جیاز گرفتی دەرمان گرفتی شوێن گرفتی ئەتوانم بڵێم سیانەکردن و نوێژەنکردنەوەی بیناکانمان هەیە کە زۆر جار ئێمە ئەو هاوکاریانی کە بە شێوەی خێرخوازی دەگاتە لامان بێگومان بە هەمانگی لەگەڵ ئەو لایەنەی کە هاوکار بۆ سەرپەرشتی بابەتەکە دەکات لێک تێگەیشتن هەبوو کە چۆن بتوانین باشترین خزمەت بۆ تووشبوانی شێرپەنجە بەردەست بکەین. باشە دکتۆر ئێستا بارودۆخی نەخۆشخانەی هیوا چۆنە ئەگەر بە ڕێژەیەکی ساڵانەش هەبە پێم بڵێ چەند نەخۆش لە نەخۆشخانەی هیوا چارەسەرەکرێت؟ ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی باز لە ڕێژەی توشبوون بکەین کە بڵین زیاد دەکات ئەوە بێگومان شتێکی جیهانیە ساڵانە لە هەموو جیاندا زیاد دەکات ئەمە شتێک نییە ئێمە بڵین 100% ڕێگری لێەکەین بەڵام ئەبێ کار لەسەرەوە بکەین کە پلانمان هەبێ بۆ زیادبوونی ئەم ژمارە بۆی تووشی ئەزمەی شوێن و دەرمان نەبین نەگە جیاز لە ساڵانی داهاتووتردا و ئەگەر باز لەوە بکەین ڕۆژانە یاخود ژمارە ئەوانی کە چارەسەرەکرێ ئێمە لە نەخۆشخانە هیوا بنزیکەی ڕۆژانە 600 بۆ 800 کەس سەردانکەر هەیە کە ئەمانە پشکنینی جۆراوجۆر و وەرگرتنی چارەسەر و بینین لەلایەن پزیشکەوە ئەنجام دەدرێت و زائیدەن نزیکەی ئەتوان بڵێم 15 بۆ 20 حاڵەتی نوێ تۆمار دەکرێت ڕۆژیشە بۆ لەو ژمارەیە زیاتر بووە واتە بە شێوەیەکی گشتی ئامارەکان زیاد دەکات و ئەمە ئێمە دەبێت کار لەسەرەوە بکەین کە ئایا دە ساڵی ڕابردوو کە بەم شێوازە ئامارەکان کە لە هەموو جیاندا زیاد دەکات ئایا پلانی دروستکردنی سنتەری دەستنیشانکردنی پێشوەختە کاری لەسەر کراوە ئایا پلانی دروستکردنی نەخۆشخانەی هیوای گەورە و سنتەری نوێی شێرپەنجە هەیە لە هەرێمی کوردستان ئایا بیر لە زیادکردنی ئەو بودجەیە کراوەتەوە کە تەرخان کراوە بۆ شێرپەنجە و ئایا بە فعلیش ئەو بودجەیەکی فعلیە کە تەرخان کراوە لەسەر داهاتێکی نەبراوەی ئەتوان بڵێم گرنتیە کە بتوانین ئێمە هەموو ساڵێ
ئەو خەرجیانی کە پێویستمانە لە دەرمان و ئەجیزە و پێداویستی پزیشکی و تاقیگەی دەتوانین دابینیکەین ئەمە پرۆسەی شێرپەنجە ینی کە دەوترێ ئامار زیادی کردووە ئایا مەترسیدارە ئێمە ناڵێن وڵا با هاوڵاتیان بترسن ئیتر تەواو شێرپەنجە زیادی کردووە شێرپەنجە هەر زیاد دەکات و ئەگەر بە ڕێژەیی ژوەری بگرین هەر چەند ئێمە تاسا ئامارێکی وردی ژماری دانیشتوان لەبەر دەست نییە بەس ئەگەر بە ڕێژەی وەری بگری ئێمە هێشتا لە خوار وڵاتانی پێشکەوتوون وڵاتانی ئەوروپا و ئەمریکای واتە ئێمە پێشبینیمان بۆ ساڵانی داهاتوو بێگومان شێرپەنجە زیاد دەکاتەوە بیرمان نەچێ بەشێکی زۆری شێرپەنجەکان شێرپەنجەی بۆ ماوەیین کە ڕەنگە بە تەنها لە ڕێگەی هۆشیاری تەندروستی و بوونی سنتەری ڕووماڵی پێشوەختەی شێرپەنجە بتوانین ڕێگری لە زیادبوون یاخود لە ئەتوانم بڵێن تەشەنەکردنی دەرەجەکانی شێرپەنجە بکەین چکە زۆر جار شێرپەنجە ئەو هەر توژە بێت کەسەکە بەڵام گرنگە تۆ لە قۆناغە سەرەتایەکانە بیکەی کە هەم بودجە دەگەڕێتەوە بۆ حکوومەت وە لە هەمان کاتدا نەخۆشەکەش کەمترین ناڕەحەتی لە وەرگرتنی چارەسەر دەبینێت و بە زووترین کات چاک دەبێتەوە. بەڵێ دکتۆریات بەردەوام لەگەڵمان بمێنەرەوە من ئەگەڕێمەوە لای گۆران شاخەوان کە لێرەیە وەکو نووسەر و یاخود هەم میدیاکارێکیش کە لە مێژە لەگەڵمانە ئەو کتێبەی چاپ کردووە بزانین هەستی خۆبەخشی لە لای گۆران چۆنە گوێزرێتەوە بۆ گەنجان. گۆران پەمان بڵێ کاتێکە ئەم پەرتوکان وسی هەڵبەت ماندووبوونێکی زۆریەوێ کاتێکی زۆریەوێ کە تۆ بتوانیت بەرهەمەکەی وەرگریتەوە بەڵام ئێستش ئامادەی بەرهەمەکەت ببەخشیت کە ئەمە وای کردووە جوانتر و پیرۆستر بێت. وتەی تۆ چییە بۆ گەنجان بۆ هەموو کەس نەکەر تەنها گەنجان ینی بەڕاستی ئەبێ بەخشین ببێتە بەشێک لە کللتورمان جارێکی دیکات ینی دووپاتێکەمەوە لەسەر ئەمە و بتوانین ببەخشین گرنگ نییە ئەمە کاتێک کە باسی بەخشینەکەن ئیلا دەبێت پارە ببەخشین هەرچیمانە بتوانین بیبەخشین ینی بەڵام بەڕاستی من بەو شێوە دڵخۆش نەبووم چونکە مەڕاستیمی ئەو کتێبم لە زۆربەی شارەکان کردێ لە ناوەندەکانی خوێندنم کردیا چوومە لەوێ کە کتێبەکە باس لە ناوەڕۆژی کتێبەکە کراوە ناساندراوە دواتر گوتیمە کە داهاتی ئەو کتێبە کاکە بۆ گیرفانی من نیە وەزیری تەندروستی بەرپرسی سندوقی کۆمەک ئاگادارە ئێمە پارەمان خستۆتە سەر حیساب بانکیەوان کتێبەکە بۆ توشبوانی شێرپەنجەیە ڕەنگە خزمێکی تو بەدەستم نەخۆشیەوە بناڵێ لەوانێ کەسێکی تۆ بێ هەموو کەسی کۆمەلگە کەسی ئێمەیە ڕەنگە پێویستیان پێبێ بڕاتە بێت لە زۆربەی شوێنەکان بۆ نمونە کتێبەکە ڕۆیشتووە بە نیوەی نەک نیوەی بە چارەژیش ئەو پارە کۆ نەکراوەتەوەی بردوێتی پارەی نەدا بەداخەوە ینی بەڵام ئەوەی تۆ گەیاندوتە هەستە خۆبەخشیەکەیە ون نابێت هەموو کات تاکێگە توانێت کۆمەلگەیەک بگۆڕێ گۆران من زۆر زۆر خۆشحاڵ بووم هەمیشە سەرکەوتوبی ئێمە و بینەر و بیسەریش چاومانڕۆن کە بە ئەزمونێکی باشەوە و بەرهەمێکی باشەوە هاتیتەوە ئێرە و بە هیوای بەردەوامیت سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئێوەش دکتۆر ئەگەر بگەڕێمەوە لای تۆ پێم بڵێ ئێستا بە هەمان شێوەی کە بە بەردەوام هەبوو و جارانیش کەسانی خۆبەخش لە ناو نەخۆشخانەی هیوا خزمەتە گەێنن ئاستی خۆبەخشی لە ناو نەخۆشخانەکە چۆنە بە تایبەت ئێوە بەشێکی زۆر لە کارمەندتان هەیە کە خۆبەخشانە خزمەتەکەن. بەڵێ بێگومان بابەتی خۆبەخشی ئەوە بابەتێکی نوێ نییە بە حکمیەوەی تۆ نەخۆشخانەیەک تەیە لە 2007ەوە دامەزراوە زیاد لە 15 ساڵە خزمەتەکە و زیاد لە 10 ساڵە بەداخەوە هیچ دامەزراندنێک بۆ کارمەندانی تەندروستی بوونی نەبووە و بە فعلیش کە نەخۆش زیاد دەکات و لە هەموو عێراق و هەرێمی کوردستان و نەخۆش سەردانی کردوین ئەمە ناچاری کردووی تۆ پەرە بە خزمەتگوزاریەکانە بێ کۆڵەکەی خزمەتگوزاری کەتی تەندروستیش کۆڵەکەی بریتە لە سەرچاوە مرۆیەکان کە لە پزیشکان و کارمەندی تەندروستی و ئیداری و کارژێڕی و هەموو کارگوزاران و یەکەکانی ترەگرێتەوە بێگومان کارمەندانی تەندروستی توانم بڵێم لە ئێستادا نەخۆشخانەی هیوا زیاد لە 100 خۆبەخش تێیدا خزمەت دەکات کە ئەمانە جێی تەقدیرن کە ئەو بڕە پارەی کە بۆیان دابین کراوە کە بەڕاستی لەلایەن ئیداری گشتیەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆیان دابین کراوە ئەگەر ئەم بڕە پارەی ڕۆژێ ببڕێت ئەمانە ناتوانن بەڵام سەرڕای ئەوە
ئەمان دڵنیام ئەو هیلایکی پێشکەشی ئەەکەن زیاترە لەوەی کە وەری دەگرن چکە ئێمە ئەمانە لە کاتژمێر هەشتی بەیانیوە داوامەکەن تا 5 ئێوارە جگەلەوە چەندینیان کە دەوامی 12 ساعتیەکەن و شەو دەمێننە و شەو نخونیەکەن بێگومان ئەگەر ئەو ڕۆحیە خۆبەخشی و ئەو هەز بە مەسئولیات و ئەرکێکی ئەخلاقی و دینی و ئینسانی سریان نەکردا ڕەنگە نەیانتوانیە بەردەوام بن ئەمە جگەلەوەی کە ئێمە لە هەموو بەشەکانی تریش چەندین بەشی ترمانەیە کە خۆبەخشی تیاکە بێ بە بەرامبەریان لێرە کار دەکەن و خزمەت بە و توشبوانە دەکەن و ئەمە ڕەنگە شتێکی جیهانی بێ ئێمە چەندین ڕێکخراویشمانەیە کە خۆبەخشانە ئەندامیان هەبوو هاتوون لەم نەخۆشخانەیە کاریان کردو لەسەر کۆکردنەوەی هاوکاری و پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ ڕەنگە هەندێک کەس بە شێوەی مادی هەندێک کەس بە شێوەی معنەوی هەندێک کەس بە شێوەی دڵخۆشکردنی مناڵەکانی بەشی مناڵان لە نەخۆشخانە هیوە هاوکار بوو بێتن ئەمە جگەلەوەی چەندین ڕێکخراویشە بۆ کە بەڕاستی هەمیشە هاوکار بوون و خۆبەخشێکی زۆر تیا کاریان کردو لەوانە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە کە بەشێکی ئەرکێکی قورس کە لایانی دەرونی و ئەتوانم بڵێم توێژینەوەی توێژەرەوەی کۆمەڵایەتیان داناوە بۆ بەشی مناڵان چکە خۆت دەزانیت توشبوانی شێرپەنجە چەندێ پێویستیان بە چارەسەری پزیشکی بینین لەلایەن پزیشکی پسپۆڕی ئەوەندە پێویستیان بە پاڵپشتی معنەوی هەیە پاڵپشتی دەرونی هەیە واتەیە بە خۆبەخشێک جاری وایەت لێرە پارچە میوزیکێک پێشکەشەوە بۆ مناڵانە دەکات لا ئێمە بە شتێکی زۆر گەورە دەیبینین. باشە دکتۆر یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا سپاس کە لەگەڵمان بووی بە هیوای بەردەوامیتان و هەمیشە ماندوونە ناسی ئێوە و کارمەندان و خۆبەخشانیش لەبەر چاوەگیرێ و ماندوونە بن.